بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. براني برزو خوش شويست خوش حالم لشوي شياوة مبارك وبيروس لخزمتان داين كخواي جوارا بقسمتي كردين أو رمضانش أم سن روجي كرابردي وأم سن شوي ليلة القدر خواي جوارا كردي بقسمت تمنى أكين كباقي شوكاني تريش وتسندين رمضاني تريش خواي جوارا بقسمتها مولاك ما بكات زور بون أواني كتاوري أو رمضان بون بلام تمن درفتي بيندان زۆر بوو نەوانەی خۆزگان ئەخواست و خۆیان حازر و ئامادە کردبوو بەرنامەیان هەبوو پلانیان هەبوو کە بگەن بە ڕەمەزانی ئەم ساڵ زۆرترین خواپەرست و عیبادەت کۆ بکەنەوە، بەڵام دەرفەتی تەمەن مۆڵەتی پێنەدان و خوا حافیزیان کرد. بۆیە بە پێویستی ئەزانم بچینە خزمەت فەرمودێشی پێغەمبەری نازدار عەلەیهی الصەلاة وەسسەلام کە زۆر پند ئامێزە بە تایبەت لەم سەردەمەی ئەمڕۆماندا کە سەردەمی مەشغەڵەت و سەرقاڵی و مەشغوڵبوون بەو هەموو شتانەی کە ڕۆژانە دێنە ڕێگای ئێمە. هەر مەشغەڵەتێک دێتە پێش حتمەن ڕێگری ئەکا لەو بەرنامەی لەو پرۆژەی لەو کارەی کە ئەتوێ بیکەی ڕێگری لێ ئەکات. ئەچینە خزمەت فرمودێشی پێغەمبەری نازدار عەلەیهی الصەلاة وەسسەلام کە هەندێک شتمان بە بنجوویدا ئەچرپینیت جێی ئەوەنە کە ئێمەی موسڵمان ڕۆژانە بە تایبەت ئەم سەردەمەی ئێستا وەکو گوارەیەک بیکەینە گوێمان لەوەی لە بیرمان نەچیت، هەموو دەم لە بنگوێمان زرینگەی بێت، هەموومان شەکوای حاڵی ئەوە ئەکەین ئەڵێن مەشغوڵین سەرقاڵین بەیشەکانمان ڕاناگەین فریای ئیشەکانی خۆمان ناکەوین، ساڵێک ڕۆیش دو ساڵ ڕۆیش دە ساڵم بەڕێ کرد هیچم نەکرد، هیچم دیار نییە، ڕاکە ڕاک ئەکەین شەو و ڕۆژ لێرە و لەوێ، بەڵام تەماشا ئەکەین ئەوەی کە ئێمە لێ ڕائەکەین دەرەنجام و نەتیجەکەی شتێکی ئەوەندە کەمە بە خۆمان پێ ڕازی نین. ئەمە هەر لە ژیانی دونیا، لە ژیانی قیامەت زۆر ئەولاترە. فرموديكمان هيك كإمام ترمذي رحمة إخوائي لسر بيت رواياتي كردوة لكتاب تحفة الأحوذي كإمام الترمذي لبرجي ششم بفرمودي 2306 أم حديثي هناوة كأويش لأبو هريرة رضا ورحمة إخوائي لسر بيت لبيغنبري إخوة أجارته عليه الصلاة والسلام. أفرميت عن أبي هريرة رضي الله عنه أنه قال أن رسول الله صلى الله عليه وسلم قال أو بيا برزا فرميت بيغنبري إخوة فرموي عليه الصلاة والسلام بادروا بالأعمال 7. بيغنبري إخوة فرميت عليه الصلاة والسلام فرميت دس بيش غريب كان، بادروا يعني بيش برشيب كان، منافسة كان، راكن راموستن شو نخوني بكن دامنيشن لخوي غفلت هستن باقاورن تستو تسالاك بن بيش برشيب كن أسبي خوتان تاو بدن لبر أوي حفظ شتهن أجر أم حفظ شتانا هر يشيك لوانا رول لهر كسيك بكات برنامج أو كسا لكار دي خيد فریای هیچ ناکەویت، هەر یەشێک لە ئێمە ئێساگە ناخی خۆی بکاتەوە چیرۆکێکی وێیە بەسەرهاتێکی وێیە کە فڵانکە کەسە بەرنامەی هەبوو لە ژیاندا چ بکات بەڵام بەداخەوە فریانەکەت، هەر یەشێک لە ئێمە چەندین نمونەی وێنە. ئەم فەرمودەی پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسسەلام ناخەژێنە، یعنی فکری لێ بکەینەوە بالضبط وا لە ئینسانەکە کە ئەم ئینسانە هەرچەند
سست و لاواز بێت گورج و گۆڵی ئەکات نەشیدی ئەکات چالاشی ئەکات کە خەم لە خۆی بخوات فریای ئیشەکانی خۆی بکەویت بەتایبەت لە ئوموری قیامەتدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر دڵسۆز بووە هەموو ئەو شتانەی کە پێویستن لە بۆ ئینسان هەمووی لۆ باس کردین زۆر دڵسۆزی ئەو ملەتە بووە زۆر دڵسۆزی ئومەتی خۆی بووە ئەفەرمێت بادیڕوا بالئەعمالی سەبعەن پەلە بکەن پێشبڕشێ بکەن ڕانەوەستن خێرا بکەن مسابقە بکەن بەر لەوەی حەفت شت ڕووتان تێ بکات ئەفەرمێ هەل تەنتەظیڕونە ئیلا فەقڕا منسیە ئەوەی یەکەمین ئەفەرمێ ئیشەکانی خۆت کار و عیبادەت و پرۆژەی خۆت بیکە بەر لەوەی فەقیری ڕوو تێ بکات فەقیریە کە منسیەن فکر لە وشەکان بکەنەوە خۆشەویستان فەقیری هەژاری ئەگەر غەڵەبەی کرد ئەگەر هێرشی هینا وا لە ئینسان ئەکات هەموو شتەکانی لەبیر بچێتەوە بەر لەوەی بگێ دەرەزەی فەقیریەشی کوشندە ئێستا گە چ بەرنامەیەکت هەیە لە دنیا و لۆ قیامەت ئەسپی خۆتی تێتاودا ڕامەوەستا چونکە فەقیری یەخەی گرتی لە ئوموری دنیات ئەکات لە ئوموری ئاخیرەتیشت ئەکات زۆر کەسێ بینین لەبەر دابینکردنی لوقمەیەک هەند فەقیر بووە دەستی لۆ حەرام بردیە لە سەرنجامدا یان گیرایە و کەوتۆتە بەندیخانە یان سەرەکەشی لەسەردانایە نمونەم بینیوە وەڵڵاهی لەم شارەیە گەنج خێزانیە وەڵڵاهی خێزانی خۆی ناردەوە ماڵی باوکی وتی وەڵڵاهی پێم بەخێو ناکرێت وەڵڵاهی نەتوانم یعنی حەقی ئەو خێزانم بدەم بەر لەوەی بگەین ئەو ڕۆژگارە ئەگە چ بەرنامەیەکت هەیە لۆ دنیا و لۆ دوا ڕۆژت ئەنجامیدا ئەگەنە ئەو فەقیرە یەخت بگریت هەم لە کار و کەسابەتی ڕۆژانت ئەکات هەم لە ژیانت ئەکا هەم عیبادەتیشت ڕائەوەستیت ناتوانێت وەکو پێس عیبادەت بکەی چونکە هەند بیر ئەکەیەوە لە دابینکردنی پڕکردنەوەی پێداویستەکانی ژیانت ئەو پڕکردنەوەیانە ڕێت لە عیبادەت ئەگریت ڕێ لە خوێندن ئەگریت ڕێ لە ژیان ئەگریت ڕێ لە کاروباری کۆمەڵایەتی ئەگریت ڕێ لە تەندروستیت ئەگریت مێشکت داگیرەکە مەشغوڵت ئەکا بەشتی زۆر سەیرەوە لێ تەماشاکەن پێغەمبەری خوا فەرمێت اللهم إني أعوذ بك من الكفر والفقر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات خۆی پەنادایە بەخوای گەورە لە چی لە کافربوون و لە فەقیربوون لە شوێنێکا فەرمێت كاد الفقر أن يكون كفرا ئەفەرمێ هەژاری زۆر نێزیکە لە کافربوونەوە نەفەرێکم بینی خوای گەورە امتحانی کردبەوە بەم نەخۆشیە یعنی گوت خوایە ئەو هەموو عالەمەت تێر کرد عەجزایە بە ئەمت لەبیر چوو ئەیگۆ عەجزایە بە ئەمت لەبیر چوو ئەو قسەیە کەم نییە خۆشەویستان ئەو پیاوە کەوە ئەڵێت لەوانێ بڵێن عوزرێکی هەیە بەڵام عوزر نییە لە تاوان وە ئەڵێت خوا کەسی لەبیر نەچووە بەڵام کە ڕووی تێ کردی ئەو بربەستە بەڕاستی فکر لە هەموو شتێکەکە بەس فکر لە قیامەت ناکەیەوە شەیطان لۆ دێت شەیطان و وەسوەسەت لۆ دروست دەکات لێرەوە دێتە ژۆر ئەی تو موسڵمانی ئەی تو باوەڕت بەخوای خۆ نییە ئەی ئەوە نەخوا ئەتوی لەبیر کردی ئەها حاڵەتی چ لێ کردیە حاڵی فلانیش چ لێ کردیە ئیدی وەسوەسە لۆ دروست ئەبی فکری خراپ دروست ئەبیت ناتوانی وەکو پێویست بەڕاستی بکەوی سەر عیباتی خۆشت لۆیە فەرمێ ئاگاتان لەوە بێت بەر لەوەی فەقیریەک ڕووتان تێ بکات کە ئەو فەقیرە مونسیە واتە هەموو شتێکت لەبیر دەباتەوە هەر چیشتەوە بیرت نامینێ ئللا ئەوەی کە ئەتوو بەدوویدا ئەگەڕێی کەوەش نەخۆشیێکی خراپ دومین ئەفەرمێت ئەو غینەن مطغیە لەوانێ بڵێن باشە ئەوانەی کە دەوڵەمەندن ئەگەر ئەوە پێوەربی دەبی دەوڵەمەندەکان زۆرترین عیبادەت ئەنجام بدەن نەخێر ئەوە شوە فەرمێ ئاگاتان لێ بێت خوای خۆتان بەبیر بێت بەر لەوەی دەوڵەمەندیەک ڕوت تێ بکات دەوڵەمەندیەکە خوات لەبیر بباتەوە دێ ئەوەشمان هەیە
زۆرن ئەوانەی پارە و پوول و سەروەت و سامان خوای لەبیر برنەوە. ثعلبە خۆ سەحابەیەک و مەشهور بووە کە داوای کرد لە پێغەمبەر کە دوعای لێ بکرد کە دەوڵەمەند بیت، مەڕ و ماڵاتی دایێ. ثعلبە سەحابەیەک بوو، مەڕ و ماڵاتی زۆر دایێ، مەڕ و ماڵاتی زۆر بوو، لە مەدینە جێی نەبووە، هەستا چوە دەرەوەی مەدینە مەڕ و ماڵاتی خۆی بەخێو کرد. هات مەڕ و ماڵات زۆر بوو، گەیشتە حەدی زەکات. پێغەمبەر صلی الله علیه وسلم وەفدێکی ناگوتی بڕۆن زەکاتی لێ وەربگرن. ثعلبە ئێستا دەوڵەمەندە، کە دەوڵەمەند بوو هێدی ثعلبە سەحابەیەک بوو مەشهور بوو بە کۆتری مزگەوت، هەندە نوێژەکانی لە مزگەوت بوون، ئەهلی مزگەوت بوو، معدل لە دوای پێغەمبەر نوێژی ئەکرد، کە زۆر و مەڕ و ماڵاتی لە نوێژی بەیانی گەڕاوە، لە نوێژی نیوەڕۆ گەڕاوە، لە نوێژی عەسر گەڕاوە، نوێژی مەغریبی نەما، نوێژی عیشای نەما، نهاتە جەماعەت، هەمووی لە ماڵێ کردن. ئەو جارەی مەدینەی بەجێ هێشت، چۆ دەرەوەی مەدینەی، چونکە مەڕ و ماڵ کەس زۆر بوو، ناوشاری بەخێو ناکرێت، چۆ دەرەوەی مەدینە شوێنێکی پاوانێک لە وەرگایەک. ثعلبە ناتە مزگەوت، ئەو جارە وەلا بەس خوتبان دەهات، خوتبەکەشی چوون. کاتی زەکاتی هات کە وەفدێکی نار گوتیان پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ثعلبە زەکاتی مەڕەکان بدا، لەوەندەی ئەوەن دێر و دیاری کرد. ثعلبە گوتی من نازام یعنی ئاەتێک دابەزی بە ناوی زەکاتی، بێ مەڕ و ماڵاتم پێوە مادی بوومە بەخێوم کرد و دیارە گۆشت زەریبی وەرەگرن، کەنجێنە ئیسلامدا زەریبە هەیە. یان ثعلبە ئاەت دابەزیوە، پێغەمبەر ئەمەیە ساڵم ئەمە وەفدین، مەڕ و ماڵاتی و زەکاتی لێکەوێت. طبعا ثعلبە زەکاتەکەی نەدا، پێغەمبەر وفاتی کرد صلی الله علیه وسلم، ئیمامی ئەبوبەکر وەفدی نارد، لەوێش زەکاتی نەدا. لە سەردەمی عومەری کوڕی خەتاب ڕزای خۆی لەسەر بێت، ثعلبە زەکاتی بەخۆ نار ئەو جارەی، بەخۆی نار لۆ ئیمامی عومەر. ئیمامی عومەر فەرمیش وەرناگرم، نەدا پێغەمبەری صلی الله علیه وسلم، نەدا ئەبوبەکری ئەمیش لێت وەرناگرم، وەری نەگرت، عوثمانیش لێی وەرنەگرت. ئەمە خۆشێتن دەوڵەمەندیەک بوو سەرگیشتە چێندەر، ئەوە سەحابەش بوو ها. لێ خوا فەرمێت کەلا ئین الئینسان لەیەطغا ئەن ڕەئاه استەغنا. جا دەوڵەمەندی دووش ئەگری خۆشەویستان، دەوڵەمەندی بە پارە و پول، دەوڵەمەندی بە لەش ساغی، سەحەتی خۆش. کەسێ ئەگەر لە ژیانیدا نەخۆش نەبوو، لە ژیانیدا فەقیر نەبوو، تووشی طغیان نەبیت، خوای ناناسیت. ئەبوو دەردا سەحابەیەکی بەڕێزی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام. ئەگەر کەسێک غەدرێکی کرد لە ئەبوو دەردایی، ئەبوو دەردایی فەرموو یا ڕەبی خوایە تەمەنی ئینسانە درێژکەی، فەقیری نەکەی و سەحەتیشی باشکەی. سەحابەکان پێیان سەیر بوو، یان گوت ئەبوو دەردا ئەو کابرایە خۆ زوڵمی لێ کردی، ئەتوو دوعاشی باش لۆ کردیا، دەی دەوڵەمەندی کەی و سەحەتی باشکەی، خەم و خەفەتیشی نەدەیێ. ئەبوو دەردا فەرمووی ڕاستە ئەو دوعایە بە تێگەیشتنی گۆ دوعایەکی باشە، فەرمی وەڵڵا هەر کەسێک ئەو سێ سفەتەی لێ کۆبیتەوە، دەوڵەمەند بیت، سەحەتی باش بیت، لە ڕووی دەرونیشەوە مرتاح بیت، فەرمی ئیلا خوای لەبیر دەکات. ئەو دوعایەکی باش نییە، فەرمی خوای لەبیر دەکات، خوای ناناسیت، طغیان ئەیگریت، هەڵام با بۆ ساغ و سەلامەتم بۆ خۆم ئەوامە و ئەو پارە و پۆلم بەخۆ کۆ کردیتەوە ئی خۆیتم و دەست و قامی خۆیتم، ئیدی خوای لەبیر دەکات. لێ پێغەمبەری خوا فەرمێت ئاگاتان لەو ڕۆژگارە بیت، خوا بناسن بەر لەوەی دەوڵەمەند بن، دەوڵەمەندیەک خواتان لەبیر بباتەوە، تووشی طغیانتان بکاتن. سێمینە فەرمێت ئەو مەڕەضەن مفسیدا، ئەفەرمێت دەکاری چاک بکەن، دەست پێشخەری بکەن، مسابقە بکەن لە کاری باش، بەر لەوەی نەخۆشیەک یەخەت بگری، ئەو نەخۆشیە مفسید بیت، یعنی ژیانت تێک بدات، بتڕوخینیت. نمونە زۆرن. لە راپۆرتێکە نەفەرێکم بینی نەخۆش بوو لەسەر جێگا کە بوو گەنجێک بوو، دەیان ساڵ بوو لەسەر پشتێ بوو، چاو پێکەوتیان لەگەڵ کردیان یەک لە هیوایەتەکانت سێ بیڵێ، گەنجیش بوو، دەیگوت هەموو هیوایەتم ئەوەیە یەک جار بکەومەوە سەر پێی خۆم، بە هەموو دڵی خۆمەوە شووتێک لە تۆ پێ بدەم، تەماشای ئەو حەز و ئارەزووی، بەس بەداخەوە نەخۆشەکە ڕێی پێ نادات. دکتۆر پێی ئەڵێ حتا مای دەبیسە پشتێبی. زۆر کەسە بۆ گوتیتی وەڵڵاهی خۆزگەکیش بامە مزگەوتێ،
بابەسە لاقم تەواو نینە، ئێک ئەڵێ چاوم تەواو نییە، ئێک ئەڵێ پشتم تەواو نییە، ئێک ئەڵێ نەخۆشم ناتوانم بگەمە مزگەوت. چەند کەسن ئێستاوانێکی ئێستا نەخۆشن ناتوانن بە ڕۆژی بن ئێستاکە. چی هەیە لە مەسەن زۆربەی لە ماڵەکان ئێستا نەخۆشێکەیە ناتوانی بە ڕۆژی بین. چەند کەسێ ئێستاکەن ناتوانی حەز بکات، عەمرە بکات، نەخۆشیەک یەخەی گرتیە لەسەر پشت و جێگا کەتیە. فەرمێن بەر لەوەی ئەو نەخۆشیە بتانگاتێ دە ئێستا ساغن، دەرفەت لە بەردەمتەدا کراوەیە، ئێستا ئێوە باشن، ئەی لۆ ڕاوەستاینە، لۆ عیبادەت ناکەن، بەتەمای چی؟ کەنجین، بەرنامە چییە؟ سەقفی زەمانی چییە؟ کەنجین دەست ئەکەی بە عیبادەت، بە خواناسی، بە خواپەرستی، کەنجین ئەوڕێک ئەتوو دات نایە. بابە مەڵێ ئێستاکە گەنجم، ساغم، دەرفەتم زۆر لە پێشە، ئێستا تاقەت توانام هەیە، ئێستا عیبادەت بکە. لای کەسمان دیار نییە لەوانێ ئەمە بچینەوە ماڵ یەک لێمە تووشی نەخۆشیێکی پێ سەرجێگا، لەوان نەتوانی سبێنی بە ڕۆژی بێت، ڕۆژەکەی بشچینیت. چەند کەسی ساغ و گەنجەوە بە ڕۆژی بووە پێش ئەوەی بگاتە مەغریب ڕۆژی شکاندیە. پیاوێک 3 ساڵ پێش ئێستا حادیسەیەک لە هەریر ڕوویدا، لە هەریر لە مزگەوتی ناو مجەماعی کەیسا بە مزگەوتەکە بە ناوی یەکی شوباتی شەهیدانی یەکی شوبات مەشهورە ئەو مزگەوتە. مام حاجێک دانیشتی بوو لە مزگەوت، ڕەمەزان بوو، ئاوا 3 دقە 2 دقەی مابوو لۆ بانجی مەغریب، چاوەڕێی ئەکرد ڕۆژی بشینیت، پەرداغی ئاوی ناو دەست بوو، قەسپیشی لە ناو دەست بوو، بە 1 دقە پێش ئەوەی بانگدا یەکسەر لێ نەرتەواو بوو لە ناو مزگەوت، بە 1 دقە پێش ئەوەی بانگدات، نە ئاوەکەی خوارد نە قەسپەکەشی خوارد. پیاوێکی باش بوو، خوای گەورە باشی بە قسمت کردیە، بەسم لە دەرفەتە، دەرفەت ڕێی پێ نەدا 1 دقیقە ئەو ڕۆژی بشینیت، خۆلۆی حەسابە چکە بە ڕۆژی بووە، هایتە مزگەوت چاوەڕێ بانجی کردیە، قەسپ و ئاوی وێ بووە، بەڵام دەرفەت نەبوو ڕۆژەکانی دیکە تەواو کات، ڕەمەزانی تەواو نەکرد لێ دەری بەجێهێشت. دەرفەتەکان خۆشەویستان کە لۆت ڕەخسا سەری پازمەدا. ئەو هەڕەمەن مفەنیدەن، ئەفەرمێت کردەوەی باش بکەن بەر لەوەی پیری یەخەت بگرێ، ئەو پیریە چۆکت پێدا بنێت. پیری خۆشەویستان لێرە پیری وای تێدا نییە، ئەلحەمدولیلا گەنج و کامڵە پیاون، بڕۆن لە پیرەکان بپرسن، ئەوانەی کە لەسەر جێگا کەتین لەرزۆک بووینە، چاوی نابینیت، گوێی نابیستیت، قسەی پێ ناکرێت، دەستی ئەلەرزی، چۆشی ئەلەرزیت، خواردنی پێ ناخورێت، شەوێ هەتا بەیانی لەبەر ئێش و ئازاری قالبی خۆی ئەناڵینیت، ئەگریێت، نەتوانی خۆوەرجێڕیت، ئەگە هەستەوە دەبی دەستی بگرن، بڕۆ تەماشای حاڵی ئەوانەکەن. پیری چۆنی یەخەی پێگرتین. پێغەمبەری خوا ئەفەرمێت اللهم إني أعوذ بك من الهرم. پێغەمبەری خوا عەلەیه سەڵات وەسەلام خۆی پەنادایە بە خوای گەورە لە پیری. پیری امتحانێکی قورسە، زۆر کەس لە پیری دەرناچیت. مام حاجیەک لە هەولێر 3 ساڵ پێش ئێستا کوڕەکانی بە خێویان نەکرد، وەزعی زۆر باش بوو، هەستا چوو لە دادگای، گەنجێکی هینا، ژنی لۆ هینایە ناو ماڵی خۆی، چوو لە محکەمەی نووساوێکی کرد کە ئەمن فلانی کوڕی فلانیم، ئەو مڵک و سەرۆت و سامانی خۆم ئەدەمە فلان کەس کە کوڕی من نییە کە بە خێوم کە هەتا مردنی. تەعەودەکەیان نووسی، بەڵێ نامەکەیان نووسی لە دادگای، بە قانونی کرد لەوەی سبێنێ کوڕەکان یەخەی پێ نەگرن. مام حازی کەت، پاشەنجین کەت، نەخۆش بوو، هەندەی دیکە پیر بوو، تەحەمولی نەکرد، بە فیشەکێک کۆتایی بە ژیانی خۆی هینە. پیری زۆر قورسە خۆشەویستان، ئەوەی کێسا هاتۆتی ئێرە و تەحەمولەکە بمینێتەوە و نیو سەعات لە ناو نوێژ ڕابوەستی و سەعاتێک لێرە دامش گوێ لە وتارێک بگری و بە پێیان سی و بە پێیان بێتەوە، ئەوە هەموو تااقەت و قووەتی گەنجایەتی ئەوەت پێ ئەبەخشیت. پیرایەتی ئەوەت نەیاڵی خۆشەویستان.
ئەگە تەمەن باقی بیت هەمومان ئەو قۆناغە پێدا تێئەپەڕین قۆناکە مرۆڤ پێدا تێئەپەڕین لەوەی بەخۆی دابێتەوە ئەی ئینسان حتا دوێنێ گەنج و لا و شۆخ بووی ئێستاکە پیرەمێردی پیرایەتی یەخەی گرتی چۆشی پێدانای هەموو تااقەت و قووەت و هێزی لێستاندیەوە لێ تەماشاکەین ئەوانەی لە مزگەوتان لەسەر کورسی نوێژ ئەکەن حەز ناکەن و چیم و بە پێوە نوێژ بکەن بە پێوە ڕابوەستن کە نوێژی بە پێوە خێری زیاتر لە نوێژی بلەندانیشتنەوە حتمما حەزەکەن بەس بەداخەوە چۆکێشان و پشتێشان و لەرزۆچی و بێتاقەتی ڕێگەی پێنادات حەز ناکەن وەشی منوت و کام خواردنی خۆشە بخۆن بەڵام بەداخەوە مەعیدە هاوکاریان نییە چونکە تااقەت و قووەتی هەرسکردنی نەمایە حەز ناکەن بەو ددانانە کە تام و چێژی خۆی هەیە خواردن بخۆن بەڵام پیری دانەکانی لێستاندینەوە هات و کاتێک کە ئەڕۆی لەسەر دوو پێ ئەڕۆی بە قیت و قۆزی ئەڕۆی چاو ساغا گوێ ساغا بە کەیفی خۆت ئەڕۆی ئەوە هەموو تەمەتع و تام و چێژی تێدایە خۆشەویستان بەس ئەمە هەمووی محاسبە و لێ پرسینەوەشی تێدایە بۆیە پێغەمبەری خوا فەرمێ سازمە فەرمێ کاری باش بکەن بەر لەوەی پیریەک ڕێگەت پێ بگریت هەموو ئەوانی کە باسم کرد لە کاری دێخیت ئەو مەوتەن مجهیزە ئەفەرمێ خۆتان ئامادە بکەن بۆ مردنێکی لە ناکاو و ئامادەکراو ئەمەیان خۆشویستان مردن دیار نییە بە تەمەنیش نییە بە گەنجایەتیش نییە مدەیەکە و لە تەمەنی ئێمە نووسرایە و تەوقیتێکە و ڕۆژە ئەو تەوقیتە ئەو منەبەهە ئەو جەڕەسە لێ ئەدات کە لەیدای ئەبی لێوێ نەرکۆتاییت پێبێت ئەبێ خەلاص بی بفەرمێت خۆتان ئامادە بکەن کاری باش بکەن بەر لەوەی مردنێک لە ناکاوی خەت بگریت چۆکت پێدا بنێت ئەوەش نمونەی زۆری هەیە ئەوید دەجال و فەشەڕ و غائب ينتظر شەشەمین ئەفەرمێت کردەوەی باش بکەن بەر لەوەی فتنەی دەجال فتنەی ئاخری زەمان خوا پەناندات بەر لەوەی دەست پێ بکات فەشەڕ و غائب ينتظر خراپترین فتنە چاوەڕێ بکاتن هاتنی دەجالە خۆشەویستان کە دەشێت دڵنیا بن دەشێت سان دوعا بکات لە تەمەنی ئێمە نێت لەو عەسڕەیە نێت لە دوو کەلی بیت فتنەیەشی زۆر بە قووەتە خۆشەویستان فتنەی دەجال شەڕی مان و نەمانی ئیمانە دەجال هەموو شتێکی پێ ئەکرێت ئەوەی کە تو ئەتوێت دەجال لە سەردەمێک دێت برسێتیە تێنیەتیە قاتی و قوڕیە کەس بەهانای کەس تۆ نایەت کەس خەم لە کەس ناخوات دەجال دێت برسیتت نانت ئەدەمێ تێنیتت ئاوت ئەدەمێ پارەت نییە ئەو شێودۆکەمە زێر باران ناباریت باران و لۆ بارینم کە ئێستا باران ئەباری الحەمدولله ئەو خۆکە هەموو تاویان ئێستا لۆ بارانێ ئەگە هەمووش وەزعمان باش بیت وەزعی اقتصادی و تەندروستیمان باش بیت با ساڵێک باران نەباریت هەمومان ناوناخی خۆمان هەز بە دڵتەنجی ئەکەین وەڵڵا کو دارکز ئەبن لە تێنان ئینسانەکانش ئاوا کز ئەبن لۆ باران دەجال کاتێک دێت هەڵێ باران و پێوێت خەڵکینە بارانە پێوێت بارانە بارینیت حەزەکەی داک و بابەت ببینی زنیاکەمەوە لە قەبر دەی زندیە کاتەوە لە قەبر کاکە خۆ ئێستا هیچ دەجال نییە خەڵک وا ئیمانی خۆی فرۆشتیە دێ وەڵڵا لە ڕۆژنامێکە خوێندمە لە کابراک بەس لەوەی ئیقامی بدەنێ لە دەرەوە لە وڵاتانی ئەوروپی گۆدوێت تو چی گوێ من مەسیحیمە ڕاست ئیقامیان دابووی لەوەیەکی ئیقامە دینی خۆی فرۆشتیە خۆ هیچ دەجالیش لە گۆڕی نیوە دنیاشی فەڕاح و ڕۆن و خۆش هیچ ساوارش لە دنیا دەی کاکە خەڵک ئەوڕۆ وەڵڵا ئیمانی خۆی فرۆشید لۆ سنتە چی لۆ پارە نانە چی لۆ مەنسەبەت چی لۆ قسەیەشی لۆ جاسوسیەک لۆ فەسادیەک خەتەرە خۆشەویستان بگەینە فتنەی دەجال إلا ما رحم ربي بخوا قنا كم كسواري درتين دي خو إسا كس نالي من باود لو زندية كموا داك لو زندية كموا ور إيمان بيبينا خوستاونية كاك دورة سلامك اللي أكم بسرتاو كابرا أماد إيماني خوي بفروشي زور خطرة خلق لو بارا إيماني خوي باد لو منصب إيماني خوي باد كاتي كدجال ديت أو بري قيرانا كديت خەڵکیش بە کۆمەڵ ڕەگەڵی ئەکەوی و ئیمانی خۆی ئەفرۆشیت و هەم دنیاکەی ئەڕوات و هەم قیامەتیش ئەڕوات وەی ئەفەرمێت کاری چاک بکەن بەر لەوەی دەجال بەرپا ببیتن حەفتەمین و کۆتایی ئەفەرمێت
أو الساعة فالساعة أدهى وأمر. فەرمێ خەڵچینە ئێستا دەرفەتان لە بەردەمدایە کاری باش بکەن بەر لەوەی قیامەت بەرپا بیت. فالساعة أدهى وأمر. ئەگەر قیامەت بەرپا بوو ئەگا ئەو کاتی ڕۆژ لە ڕۆژ ئاواوە هەڵات دەی ئەو کاتی هەزاران سبحان الله و ئەستەغفر الله و تەوبە سوودی نییە خۆشەویستان، ئیسفادەی نییە بەخوای. ئەو دەرفەتە لە بەردەمت ڕۆیشت عەجزای بعمرت 70 ساڵ بوو 6 ساڵ بوو 50 ساڵ بوو فکرت نەکردەوە ڕۆژێک تەوبە بکەی ئیستیغفار بکەی ڕوو لە خوا بکەی ئێستاوە ڕۆژ لە ڕۆژ ئاواوە هەڵات فەجئەتەن تازەی ئیستیغفار ئیسیفادەی نییە، وەڵڵا نوێژ ئیسیفادەی نییە، قورئان خوێندن ئیسیفادەی نییە، دەرفەتەکانت هەمووی لە دەستدان. ئێستا دەبێ ئیلا هەلووەبەی نەفسی خۆت بکەی. ئەتووی زەرەرمەندی، ئەتووی ئەو هەموو دەرفەتان لە بەردەم بوون لە 6 ساڵ بیرت نەکردەوە ڕێی خوای لە چێندەرە، ڕێی بەختەوەری لە چێندەرە، ڕێی بەهەشت لە چێندەرە. تازە لەو ترکە ساتەیە کە ئەو دەرفەتانە بەندەم ڕۆیشتن بەخوا هەرچەند بکەیت و بناڵیتەوە هیچ سود و ئیسیفادەی نیە خۆشەویستان. ئەمانە دەرفەتن هەڵی زێڕینن ئەمڕۆ لە بەردەمی منوت و کراوەن. خوای گەورە دەرفەتی زۆری خستینە بەردەم با هەوڵ دەین لەو کاتانی کە دەرفەتمان لە بەردەمدایە بە ئەسپی خۆمانی تێدا تاو دەین. لە مەسەلەی دەرفەت خۆشەویستان لە شەڕی ئوحود کەم هەموو سەحابەیە شەهید بوو. ئەزانن خالدی کوڕی وەلید دەرفەتی لە چێن دەردیتەوە؟ دەرفەت ئەو تیر هاوێژانەی لەسەر ئەو گردە هاتنە خوارێ بە دەرفەتی زانی یەکسەر لەیان سوڕاوە زەربەیەکی گەورەی لە سەحاباندا. پێغەمبەری خوش عەلەیهی سەڵام ڕومەتی بریندار بوو، دانێکی شەهید بوو، سەحابە زۆر شەهید بوون. هات دەرفەت سەرمیهی بە خۆشەویستان. دەرفەت ئەگەر لە چاکە و لە خراپەکاری بینی نەتیجەی خۆی ئەبیت. تو سەیری کە کەسێک ئەوێ کارێکی خراپ بکات دزیەک بکات دز ئەگەڕێت لە دەرفەت ئەگەڕێت خاڵی لاوازی خاوەن ماڵی دۆزیەوە ڕاست لێدات کە لەیدا نەتیجەی خۆی بەدەست دێنیت ئەگەر حەرامیش بیت. ئەی ئەگە تو دەرفەت ئەو دەرفەت لە بەردەمەدانە لەشتی باش سەرف بکەی کە ئێستا گەنجی، کە ئێستا نەخۆشنی، کە ئێستا فتنە بەڕێوە نییە، کە ئێستا پیر نەبووی، کە هێشتا مردن یەخەی نەگرتی، کە هێشتا فەقیری یەخەی نەگرتی، کە هێشتا دەوڵەمەندی یەخەی نەگرتی، ئەمانەت هەموو لە پێشن. ئێستا دەرفەتێکەوە ئەوەی کە ئێوە هەندێک دەرفەتێکە دەستان خۆش بیت کە لە خەو واستان لە خەو هینایە ماڵتان بەجێ هێشتیا هاتوونە تێرە دانیشتین ئەوانە دەرفەتن. هەر کاتێک لۆت ڕەخسا یەکسەر کاری چاک لەسەری پازمەدا مەڵێ دوای دێمەوە ئەیکەم بە قورئان بڕوا نایەتەوە. هەر لەحزەیەک ڕۆیشت لە دوایوی لەحزەیەکی نوێ دێتەوە. شتێک هەیە لە مێشی ئێمەدا ئەڵێن قەرەبوو، ئێکەڵێ وەڵڵاهی ئەو شەو نەهاتم بەس وعد بی شەوی داهات و قەرەبوو ئەکەمەوە. کاکە شەوی ڕۆیشت دووبارە بوونەوەی نییە، وەشتێکی دیکەیەوە لە دەفتەری ئەعمالی تو شەوی ڕابردوو ئەڵێن فلانی کوری فلان خەوتبوو تەمەنەکەی بۆش ڕۆیشت، ئەوە ڕۆیشت. ئەدی ئەو شەو فەرموون تاریخی ئەوەندە شەوی 24 تەمەنەکەی سەرف کرد لە شتی باش. ئەوە ناسە سەر شەوی ڕابردوو ئی ئێستاش ناسە سەر شەوی داهاتوو. کەواتە لە بەزایعدانی تەمەن و وەقت شتێک نییە بە ناوی قەرەبوو کردنەوە. لێ بە خۆشەویستان دەرفەت وەرگرین بە ئەسپی خۆمان تاو دەین لەو دەرفەتانەی کە لەبەر دەماندانە. یا ڕەبی خوای گەورە عاقیبەتی هەموو لایەکمان خێر بکات. خوای گەورە ئەو تەمەنەی پێی بەخشین پڕ بەرەکەت بکات. خوای گەورە ئەو تەمەنەمان لۆ والێ بکات کە پڕیکەین لە عیبادەت، لە خواناسی، لە خواپەرستی. وخوای گەورە دەرفەتەکانە موفقمان بکات کە بتوانین چاکترین و باشترین عیبادەت بکات. یا ڕەبی خودایە بۆ خاتری نێوادوانەکانت، بۆ خاتری سیفاتە بەرزەکانت لێت ئەپاڕێنەوە. ڕوومان لە دەرگای قاپی ڕەحمەتی تۆیە. خوای ئێمە زەعیفین، بێدەسەڵاتین، فەقیرین، هەژارین، تۆ دەوڵەمەندی بەدەسەڵاتی. خوایە داوا و تکاو ڕزەکانی خۆمان ئاڕستەی تۆکەین. خوایە
ببي أميدي دسمان رد نكيوا طاعته عبادة من قبول بكي خويا موفق من بكي خويا أولا ما بركي لأوداني لخير وخوشي خويا أو باراني كيسا أبارد خويا بردوام بكي سقام جيريان بكي شفاي نخوش كان بدي يا ربي خويا أم رمضان لها ملايا قبول بكي أو ما بقصد من بكي وهتامين لجيان دا خويا جنوا بكين وما اللي بكين كتو لخو رازي بكين كزوترين وستاكترين عبادتكم بكين آمين والحمد لله رب العالمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.